لسر پرسی او کنفرانس و کنگری ها امرو هدفه لعمد سازی دکات دیاره اما کنفرانس و کنگری که گشتگیر نیه که همون ترکیه بگیرتها بلکو تایبته با آمد لسر آمد سازی که لام کنفرانس و کنگری باسی چی دکرت و لسر و بندی آمد سازی کانی ترکیه بو هل بجاردی دا تو کان جام دادت هدف چون خوی آمد دکات و کان دیدی دیاریان اوان بو هل بجارت کان که دبت او ناتبایو ناتنسیقی و او نهاوسنگی که لیستاده و جور لنا کوکی لنیوان هدفه و میزی اپوزیسیون ده هیا هو کارکی بوچی دگرته لسر ام بابتا گفتگوی زیاتر لگل برایزان هریه گلازیا جیلان هاوسروکی هدفه لا آمد راست خو لا آمد و میان من دبید گفتگوی زیاتری لگل دادکین هر و برایز دکتر سلام عبدالکریم و مامۆستای زانکۆ شارزار لە کاروباری تورکیا بەشێوەیەکی گشتی گفتوگۆ دەکەین سەرەتا لا بەڕێز زیاد جیلان هاوسەرۆکی هەدەف لە ئامەد گفتوگوی زیاتر دەکەین کاک زیاد زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەمە کۆنفرانسێکی گشتگیرە یاخود بە کۆنگرە ناوی دەهێنن و دروشمی ئەم ساڵتان چی دەبێ؟ بالراستي جا آمديرة وحتى وراد سلاو وحرمة بيشكشي ودكم تكوشينا سياستا كرد جدما بارتيا ميا هبه وحتى إيرو 33 سال در باستبه اف سياستا ميا كرد ريا ديمقراطية ريا آشتية وريا وكهوية تجاري أمجي دور نكتنا بس بده حزارة سیاست مداره ما لگرتیگاه حبسه و زندان درهینن و بده هزار سیاست مداره مجی دوری ولاته خو لسرگرینه اما چد به برابر ریا دموکراسی ریا وکهوی تجاری هدف ایجی درنه اوجی درنه ایجی راسته آن دخوازن هدف به قپاد کرن o siyaseta HDP tünebikin, çidikin berabikin tücari HDP o gele Kürt denge ve nikarın bidin seknandın. Gele Kürt kitleki mezine le vira le dora 6 milyon Kürt hene. Kürt sadece jibo kurmanca Kürda teni embejin aşitiye naxwaze jibo tamamı insanetiye jibo tamamı müravatiye insanetiye aşitiye biratiye dixwaze me îrojî li Amîn me kongreki bidarxist dixwastin HDP tune bikin bi hezara hatin ve kongra me pişkirî dan HDP o rêhevalê HDP dixwazin HDP ji alî aboriyê jî tune bikin HDP ji alî aboriyê jî tücarî tune nebe gelê melpiştameye rêxistinê melpiştamene 3 milyon insan 3 milyon kes li pişta vê rêxistinê ye em wî hawî xwe xur dikin û bî hawî dimeşin di pêşiya me jî hilbijartinê jî heye ez bawerim çiqas jî بخوازن HDP لواز بکن بخوازن HDP تنه بکن HDP به لآلی پارلمانتوی جی و لآلی وکی دنیا جی دنگه خو بلند بکه و پارلمانتری زیاده تخوی مجلس و تمثیلیتا کردا جی مزن بکه. باش. کاک زیاد دەگەڕێم وڵات لەگەڵ جناب تامیوانێکی دیکەشمان لایە بە شێوەیەکی گشتی تێبینیەکان لەسەر کۆنفرانسەکە لەسەر ئامادەسازیەکانی تورکیا بۆ هەڵبژاردن و لەسەر ئەم کۆنفرانسەی کە هەدەپا ئەنجامی داوە گفتوگۆ لەگەڵ ئەویشدا دەکەین هیوادارم گوێبیستی گفتوگۆکانمان بیت ئەگەر تێبینیەکە هەبوو لەسەر گفتوگۆکانمان جنابەت قسەی لەسەر بکەیت بەڕێز دکتۆر سەلام عەبدولکەریم مامۆستای زانکۆ و هەروەها شارزا لە کاروبار و سیاسەتی تورکیادا زۆر سپاس بۆ ئامادەبوون و دکتۆر بە شێوەیەکی گشتی جنابتان سەرنجتان چێ لەسەر ئەم کۆنفرانسەی کە ئێستا هەدەپا کە کۆنفرانسێکی تایبەتی ناوخۆیە لە ئامادەسازی دەکا کۆنفرانسی گشتگیر نییە جنابتان سەرنجتان چێ لەسەر کۆنفرانسەکە سەرەتا ئەم کاتەی بەڕێستان و بینەران و بیسەرانی کەناڵی کورسات نیوز باش سپاس بۆ ئەم دەرفەتە لە ڕاستیدا ئەو کۆنفرانسەی کە
هەدەپە ئەنجامی دەدات کۆنفرانسێکی ناخۆیی ئامادەکاریە بۆ کۆنفرانسی گەورەتر بۆ خۆتان دەزانن کە هەڵبژاردنەکانی پەرلەمانی تورکیا لە هاوینی ئەم ساڵ لە ئارادایە و هەدەپە پێویستی بە پێداچوونەوە هەیە بە هەندێک لە استراتیژی کاری خۆی و هەروەها بەشێک لەو بابەتانەی کە ئەمڕۆ لەسەر ئاسی ناخۆی تورکیا پەیوەندی بە هەدەپەش و بە کێشەی کورد لە وڵاتەوە هەیە بۆیە ئەم کۆنفرانسە ئامادەکاریەکە بۆ کۆنفرانسێکی گەورەتر وە پێداچوونەوەیە بە سیاسەتی ئەم پارتە لەسەر ئاسی ناخۆی تورکیا بە تایبەتی ئەو کێشانەی کە ئێستا لە تورکیا هەیە کێشەی ئابووری دابەزینی بەهای لیرە و هەروەها کێشە کۆمەڵایەتیەکان کە ئێستا بابەتی خێزانی و بابەتی حیجاب و هەندێشتی ترکە لە ئارادان بۆیە ئەم کۆنفرانسە وەکو هەنگاوی پێداچوونەوە ئامادەسازی هەدەپەیە بۆ پێداچوونەوە بە سیاسەت و کار و بەرنامەی خۆی وهروەها لە ئاسی و بابەتە گرنگانەی کە ئەمڕۆ لە بابەتی ڕۆژەفن لە ناوخۆی تورکیایە. باشە تا ئێستا پێتان وایە کە هەدەپە توانوێتی کارێکی باش کاری جدی بۆ پرسی کورد بکات لە باکووری کوردستان؟ لە ڕاستیدا تاوکو ئەم چرکە ساتە ئەوەی کە نوێنەرایەتی کێشەی کوردەکە هەدەپەیە بە گشتی و ڕاستە ڕەنگە لە ڕابردوودا هەندێک بڵێن ئاراستەی سیاسی کارکردنی ڕەنگە سەرنج و تێبینی لەسەر هەبوو بێ هەندێک دەرفەدات پێێتە پێشەوە بە تایبەتی لە قۆناغەکانی پێشووترا نەیتوانی بێوەک پێویست ئەو سوود لەو دەرفەتانە وەربگرێ بەڵام دەتوانێت لە ئێستادا کە ئێستا هەڵبژاردننی هاوینی 2023 لە ئارادایە و هەم پارتی دەسەڵاتدار بڵێن هاوپەیمانی جمهوری نێوان پارتی دەسەڵاتدار و ئاکەپە و مەهاپە و هەروەها پارتی بڵێن هاوپەیمانی ومەت کە شش پارتە سیاسێک ئۆپۆزیسیۆنەکەی تورکیایی لەخۆ گرتووە هەردوو لایەن پێویستیان بە دەنگدەری کورد دەبێ پێویستیان بە پشتیوانی هەدەپە دەبێ بۆیە هەدەپە لەم قۆناغە دەتوانێت بە گرتنەبەری استراتیژێکی وردی سیاسی و بە گرتنەبەری میکانیزم و بەرنامەی سیاسی ورد بتوانێت سوود لەم قۆناغە سیاسیە خود لەو بارودۆخە سیاسی کە بە بۆنەی هەڵبژاردنەوە تۆ تا ئاراوە سوودی لێ ببینێ و بتوانێت چکە هەردوو لایەن هەم پارتی هاوپەیمانەتی دەسەڵاتدار و هەم هاوپەیمانەتی ئۆپۆزیسیۆن پێویستیان بە دەنگی هەدەپە و کورد دەبێ بۆ یەکلاکردنەوە لەبەرەوەی کە ئێستا بۆ خۆتان دەزانن ئەو شش پارتە سیاسیش جۆرێک لە گوشاری سیاسی لەسەر ئەکپارتی و ئەردۆگان دروست کردووە و چکە ئەوان بەرنامەی کاری سیاسیانەوەی لە هەڵبژاردننی سەرۆکایەتی هاوینی 2023 بنەوە سیستەمی سیاسی بگەڕنەوە بۆ پەرلەمانی جارێکی تر کە سیستەمەکە خۆی لە پەرلەمانیەوە گۆڕابوو بۆ سەرۆکایەتی بۆیە خۆناقێکی هەستیار هاتۆتە ئارەوە لە هەمان کاتیشا بۆ هەدەپە بۆ کوردیش هەستیارە لەبەرەوەی هەر هەنگاوێک ئەگەر واقعی نەبێ هەر هەنگاوێک دراسەکراو نەبێ ڕەنگە بە زیانی خۆیان و کێشەی کورد لە تورکیا و لە باکووری کوردستان بشکێتەوە. باش دەگەڕێمەوە لە دکتۆر کاک زیاد چاوێکی زۆر لەسەر هەدەپەیە بۆ هەڵبژاردننی ئەم هاوینەی کە وا بڕیار لە مانگی 6 دابێت بەڵام دەنگۆی ئەوەی شەیە کە گۆڕانکاری لە کاتەکەیا بکرێت لەژێر فشاری ئەردۆغاندا چاوێکی زۆر لەسەر هەدەپەیە بۆی کە کاری باشتر بۆ پرسی کورد بکات لە باکووری کوردستان لەم کۆنگرێدا چۆن تیشکە خەنە سەر نوێگەری لە نێو هەدەپەدا و چۆن تیشکە خەنە سەر پرسی کورد. بەڵێ کاک زیاد بەڕاستی ji bo çareseriya Kurda me perspektîvek daye pêşa xwe ev perspektîv deh bêşê wê hene li van gorî deh bêşa em ê xwe bi rêxistin bikin û HDP jî bi rêxistin bikin ji cada ji soqaxa ji mehela ji gunda ji bajara ji bajaroka jî em ê bi temamê gelê xwe jî bi rêxistin bikin û di wî hawî de bimeşin dibe yani em bêjin hinek piskirêkê alûziyê didin pêşa HDP alûziyê em bêjin benda didin pêşa HDP ama ez bawerim û gelê me jî em bi gelê xwe jî bawerin çi bendû û çîka bidin pêşa HDP jî HDP û hezkirî HDP û partiya HDP van benda xera bike û di wî hawî de bi rêya xwe de bimeşiye ev rê rêya heqîqetê ye ev rê rêya aşitî ye ev rê rêya demokrasî ye ev rê rêya gelê temamê heremê û ê temamê civaka Tirkiye bi temamî ye em di wê şopê de dimeşin û em ê aşitiyê wekeviyê biratiyê bi temamê Tirkiye bela bikin
HDP رول و میسیۆنا wê ev e. باشە کاک زیات کۆنگرەکە چەند ڕۆژە خایەنیت لامەت؟ Belê kongra me pazar roberê hat îlankirin em bêjin wek tarîha wê belî bû û me îro jî kongrekî bi coş bi kêfxweşî me derbas kir min gava dinê jî got li dora bi hezara welatiyê me hatin li partiya Xwedî derketin û slogana me ya serî ev bû me bi canîtî dest pê kir û me bi canîtî jî bi ser kevin ez bawerim ev gel pir êş û elem dî pir kul dî pir zor û zehmetî jî dî êdî hatiye asta sonê hatiye asta çê hatiye asta azadiyê hatiye asta wekeviyê hatiye asta biratiyê û hatiye asta demokrasiyê em ê wî hawî bihonînin û wî hawî jî em ê bimeşin. باشە چەند ڕۆژ بەردەوام دەبێت لە ئامەت ئەم کۆنفرانسە تەنها ئەمڕۆیە یاخود چەند ڕۆژێک دەست نیشان کراوە بۆ بەڕێوەچوونی ئەم کۆنفرانسە؟ Belê belê kongra me ji bo navendê yek bû ama navçê me wan jî kongrê me wan hene bi hefte hefte em ê wan navçê xwe dinê jî kongrê mongrê ê navça jî bikin û rêxistina xwe jî xurt bikin bi rastî anê ji bo seçimê rêxistina me gelê me giş amade ne û di wê çerçevêde em ji bo seçimê jî hilbijartinê jî em amade ne bi îzn û qaweta Xwedê jî em ê bi ser kevin evî gela bi ser kevin gelê mazlûm ê bi ser kevin. باش دەگەڕێمەوە لات کاک زیات دکتۆر دەزانین کە ئێستا لە تورکیا هەژمونێکی بە توریکردن و قڕکردنی کورد هەر هێشتا ماوە لە ناوخۆی تورکیادا چاوەڕێ دەکرێت کە ڕاستە ئابووری تورکیا لە ئێستاە و ئەردۆغان و ئاکپارتی سەرکەوتو نەبوونکەوەی ئابوووریەکی باش بۆ هاوڵاتیانیان پێشکەش بکەن لەم هەڵبژاردنێدا چاوەڕێ دەکرێت ئەردۆغان براو بێت دووبارە؟ لە ڕاستیدا پێشبینیکردن تۆزێک قورسە هەم بۆ براوە هەم بۆ شکستی ئەردۆگان یاخود شەش پارتە سیاسەکە و بڵێن کاندیدی کوردیش لەبەرەوەی وەک دەڵێن هەموو شتەکان تێکەڵ بوون لە ئێستاە و ئەم هەڵبژاردنێکی یەکجار چارە نووسازە بۆ هەمووی بۆ هەموو پارتە سیاسیەکان لەبەرەوەی داژبوونی سیاسی نوێ هاتوۆتە ئاراوە پارتی سیاسی نوێ پێک هاتووە و بەشێک لەو پارتە سیاسی نوێیانە لە پارتی داد و گەشەپێدان جیابوونەتەوە و بەشێکی گرفتە سیاسیەکەش ئەوەیە لە شکستپێنانی ئۆردۆگان و هاوپەیمانیەتەکەی ئەوەیە کە شەش پارتە سیاسیەکە تاواکو ئێسم فاتەحەی هەدەپەیان نەکردو و کوردیان نەکردو بەشدار بێ و تاوکو ئێسەش ناکۆکی لەسەر کاندیدی هاوبەش هەیە لە ناو شەش پارتەکە و هێشتا ڕای جیاوازەیە کە هەدەپە کاندیدی خۆی هەبێ بەڵام سەرباری هەموو ئەو سیاسەتانەی کە پارتی داد و گەشەپێدان و ئەردۆگان گرتوێتێ بەر نەیتوانیوە سەرکەوتوو بێت لە بنبڕکردنی مەسەلەی کورد لە تورکیایە بۆیە باشترین ڕێگە چارە بۆ تورکیا بۆ سەقامگیری تورکیا چارەسەری کێشەی کوردە بە ڕێژەی بە شێوەی ئاشتیانە و بە گفتوگۆ لەبەرەوە ئەو کێشەیەکی ڕەوایە کێشەیەکی نەتەوایەتیە و ئەو مافانش کە کورد داوایە کە مافی دەستوری و پێویستە لە ڕێگەی دەستور و مافی نەتەوایەتی تورکیادانی پێدابنێ و چارەسەر بکرێ. بێگومان هەر پارچەیەک لە پارچەکانی کوردستان کاریگەری هەیە لە هەر شوێنێک تەبایی هەبێ بێگومان لەوێژ ڕنگدانەوەی هەیە چکە ئیحساسەکە ئیحساسێکی نەتەوایەتیە و جەستەکە یەک جەستەیە بۆیە بە دڵنیاییەوە کاریگەریە بەڵام ئەوی کە زۆر گرنگە ئەو دەرفەتەیە کاتۆتە پێشەوە هەڵبژاردنەکان پێویستە هەم کورد و هەدەپە بتوانن بە شێوەیەک بیقۆزنەوە کە لە قازانجی چارەسەری کێشەی کورد بێ و ڕەنگە وردە نزیکیش بینەوە لە وادەی هەڵبژاردن ئەگەر پێش نەخرێت لە هاوینی ئەم ساڵە ڕەنگە پارتی دەسەڵەدار زیاتر پێویستی بە دەنگی کورد و هەدەپە بێ کە هەدەپە ئەتوانێت لەسەر بنەمای چارەسەری کێشەی کورد لەسەر بنەمای دانان بە مافە دەستوریەکانی کورد لەسەر بنەمای گۆڕینی سیاست و پێداچوونەوەی سیاستی خۆی لەلایەن ئاکپارتی و ئەردۆگانەوە هەدەپە بتوانێت سوود لەم دەرفەتە وەربگرێ
و سەرجەمی پارتە سیاسیەکان وەک باسمان کرد لە قۆناغ و لە دۆخێکی هەستیاردان لەبەرەوەی بارودۆخەکان جیاوازترن لە هەڵبژاردنەکانی ساڵی 2010 بۆیە کورد دەتوانێت سوود لەو دەرفەتە وەرگرێ وەک باسمان کرد بە گرتنەبەری بەرنامەیەکی سیاسی و تێڕوانینێکی واقعی سیاسی دراسەکراو بە جۆرێکە لە بەرژەوەندی چارەسەری کێشەی کورد بێ لە تورکیا. بەڵێ دکتۆر دیارە گفتوگەکان لەگەڵ جناب درێژە پێ دەدەم بە حکمی ئەوەی کاکزیات کێشەیەک لە وێنەکەیدا هەیە ئەگەر و کێشەی چارەسەر بوو دواتریش زانیاری زیاتر لەسەر بابەتە دەگەڕێمەوە لای ئەو. دکتۆر دەزانین کە ئێستا ئەو مێزی ئۆپۆزیسیۆنی کە پێک هاتووە لەو شەش پارتە لە نێویشیاندا هەردەپە هەیە جۆرێک لە جنابیش تشتێکی کورتە خستە سەری جۆرێک لە ناتەبایی لە دەنگ بۆ هەڵبژاردننی بۆ دەستنیشانکردنی کاندیدەکە هەیە پێشبینی دەکرێت ئەم مێزی ئۆپۆزیسیۆنە هەڵبۆشێتەوە یان هەدەپەلی بێتە دەرەوە بە شێوەیەکی یەکجاری بۆ ئەم هەڵبژاردنە؟ خۆی هەدەپە جارێک لە دەروی ئەو شەش پارتە سیاسی ئۆپۆزیسیۆنەیە و ئەو شەش پارتە سیاسیە پارتی گەلی کۆماریە، پارتی چاکەیە، پارتی ئایندەیە، ئەو پارتە سیاسیانی کە شەش پارتن کە خۆیان وەک هێزی ئۆپۆزیسیۆن مانیفێست کردووە ئەوان تاوکو ئێستا ڕەنگە لە مانگی دووە بە گوێرەی ئەو زانیاریانەیە لە مانگی دووە کاندیدیا و بەشخوایان یەکلایی بکەن و لەوێ هەندێک ناکۆچی هەیە کە ئێستا سەرەتا دەنگ هەبوو کە کەمال کلیجار ئۆغڵۆ کاندیدی هاوبەشیان بێ بەڵام دوای ئەکرەمی مام ئۆغڵۆ هاتوۆتە ئارا و هەر لەمان حیزب وەندێکی تر پیان وایە کە ئەحمەد داود ئۆغڵۆ کاندید دەکرێت بۆیە هێشتا یەکلان نەبووتەوە و هەروەها لێدوانەکانی هەدەپەش کە بەم دوانە ڕایان گەیان کەوانش کاندیدی سەربەخۆی خۆیان نەبێ بەدەر لە کاندیدی هاوپەیمانی جمهوری دەسەڵاتدار هاوپەیمانی ئومەتی شەش پارتە ئۆپۆزیسیۆنەکە دیسان جۆرێک لە بەریەکەوتنی و ڕای جیاوازی لە نێوان شەش پارتە سیاسی ئۆپۆزیسیۆنەکە دروست کردووە بۆیە ناکۆچی هەیە و هێشتا نەگەشتنەوەتەوە پێ ناچێت ئەو شەش پارتە وەک هەڵۆشان و هەڵبۆشێتەوە چکە دەمێکە کاری لەسەرەکەن و دانیشتەکانیان بەردەوامە ناوبەناو بەڵام ڕەنگە تۆزێک قورس بێ حەسمکردن و یەکلایکردن کاریگەری لەسەر کەمبوونەوەی دەنگەکانی هەدەپە دەبێت بە حکمیەوەی کە ئەو پارتانە تەنها پارتی تورکی نین بەڵکو پارتی دیکەشیان تایە کە ئۆپۆزیسیۆنن هەم کوردن یعنی ئەمە کاریگەری لەسەر دابەشبوونی دەنگەکانی کوردەکات لە تورکیا و بە دیاریکراوی هەدەپە خۆی هەدەپە خۆی هاوپەیمانەتێکی هاوپەیمەتی کار و ئازادی پێکێناوە کە تقریبان شەش پارتی سیاسی کوردی چەپ و سۆسیالیستین کە ینی هەدەپەش خۆی بەتەنیانی هاوپەیمانەتی هەیە بەڵام بێگومان کاردانەوەی ئەبێ بەڵام کاردانەوەکە چیە ئەو پارتە تورکیەکان زۆر بە دەگمەندەیان ناوە بە بڵێن کاندیدەکانی کورد لە ڕابردوودا لەبەری ئەوان تێڕوانینە تەنها ئەوان مامەڵە لەگەڵ هەدەپە و کورد بە جۆرێکن تەنها دەنگ کورد دەنگدا بووەوە نەگەوان دەنگ بە کورد بدەن چکە ئەجەندای تێڕوانینیان بەشێکی زۆری جیاوازەوە و ئەو لێدوانانەش ئێستا کە ئەحمەد داود ئۆغڵویە کە کەمال کلیجار ئۆغڵۆ لە ڕابردوودا سەبارەت بە کێشەی کورد و مافی کوردداوانە لە ڕاستیدا تقریبا پێویست بوو بە حملی هەڵبژاردن و پێویستە هەدەپە و کورد بە و لێدوانانە فری و نەخوات و چکە ئەوان تەنها لە بەرزترین حاڵەتدا بڕۆیان بە مافی کولتوری خوێندن بە زمانی کوردی و هەندێک مافی کولتوری هەیە نەگەشتوتە ئاسی دانان بە مافی نەتەوایەتی لە ڕوانگەی دەستوریەوە بۆیە ئەمە کێشە سەرەکیەکەیە بۆیە پێویستە کورد و هەدەپەوە و هاوپەیمانەتیە کوردی کە هەیە کە هاوپەیمانەتی کار و ئازادی پێویستە بە وریایەوە مامەڵە لەگەڵ ئەم دۆخەیە بکە وەک پێشتریش ئاماژەمان پێدا لەبەرەوەی پارتە شەش پارتە ئۆپۆزیسیۆنەکە و هەردوو پارتی دەسەڵاتداریش ئەوانە بە هیچ شێوەیەک لە ڕوانگەی دەستوری لە ڕوانگەی نەتەوایەتی بڕۆیان بە چارەسەری کێشەی کورد لە وڵاتە نییە بۆیە پێویستە هەدەپە بتوانێت جۆرێک لە یاریکردنی سیاسیە بێ بەو شێوەیە کە لە قازانجی کێشەی کورد لە تورکیا چارەسەر بێ و نابێ دەبێ وریاش بێ نەبێ بە تەرەف لە نێوان ئەو ململانەی کە ئێستا لە نێوان شەش پارتە سیاسەکە و هاوپەیمانی دەسەڵاتدار هاتوۆتە ئاراوە وەک چۆن کە بە بڕوای ئێمە هەڵێکی استراتیژی کرد کە لە ململانی نێوان کاندیدی ئاکپارتی و کاندیدی پارتی گەلی کۆماری لە هەڵبژاردننی بڵێن شارەوانی ئەستەمبول بۆ لە جەولەی دووەما بۆ ئەوان یەکلایی کردەوە هیچ سوودێکیشی لێ نەبینی چونکە ئەوان تەنها کوردیانۆک و وەرەقەیەکی هەڵبژاردن لە کاتی هەڵبژاردنە ئەوێ و دواتر بڕۆیان بە چارەسەری دەستوری و نەتەوایەتی کێشەی کورد لە وڵاتە نییە باش دیارە پرسیاری زۆر و هیچ هەڵوێستێکیشیان نەبوو کردداری بێ سەبارەت بە زیندانیکردنی سەلاحەدین دەمیرتاش باش دیارە من پرسیاری زۆرم هەبوو دکتۆر بۆ کاکزیادیش بێکومان جنابیش چاوەڕێ دەکرد کە کۆمەڵێک پرسیاری گرنگ
لە بەڕێز کاکە زیاد بکەین وەکو هاوسەرۆکی هەدەپە لە ئامەد بەڵام دیارە کێشەیەک لە وێنەکەی ئەودا دروست بوو کە نەمانتوانی تا کۆتایی بەرنامەکە لەگەڵ یا بەرداوام بین ینی دکتۆر دەزانین کە لە تورکیادا جۆرێک لە قڕکردنی کورد تا ئێستا بوونی هەیە لە نێویشیاندا دیارە ئەحمەد داود ئۆغلۆ لێدوانی جیاوازە بینین لێکێک لە لێدوانەکان ئەحمەد داود ئۆغلۆ باسی پرسی کورد و زمانی کوردیەکە کاڵێ زمانی کوردی زمانێکی سەرەکیە لە تورکیا پێویستە ڕێزی لێ بگیرێ پێ دوایە ئەمە تەنها دروشمێک بێ بۆ هەڵبژاردن یا بەجددی لە داهاتوودا کارەکرێت بۆ ئەم بابەتە. لە ڕاستیدا هەموو لێدوانێکی کاتی سەروبەندی هەڵبژاردن پێویستە بە وردی مامەڵی لەگەڵا بکرێ و ناکرێت جێی باوەڕ و قەناعەت یەکجاری بێ لەبەرەوە ینی دۆخ و کەشوهای هەڵبژاردن وا خوازێت و ئەحمەد داود ئۆغڵۆش وەکو یەکێک لە پێکەنەری پارتی ئایندە کە لە ئاکپارتی جیابەتەوە لە ناو ڕیزی شەش پارتە سیاسی ئۆپۆزیسیۆنەکەدایە پێویستی بە دەنگدەری کوردەیە لەبەرەوەی دەنگدەری کورد ژمارەیەکی یەکجار دەنگدەری کورد لە بەشی زۆری ناوچە کوردەکان و لە ئەستەمبوڵە بوونی هەیە بۆیە ئەوان پێویستیان بە دەنگدەری کوردەیە و ئەم لێدوانانە ئەگەر هەتا لێدوانەکەشی بە هەند وەربگرین تەنها باز لە مافی کولتوری دەکا خوێندن بە زمانی کوردی کە ئەمە بەس نییە بۆ کێشەیەکی گەورەی وەکو کێشەی کورد لە تورکیایە و بۆ ئەو هەموو دانیشتوانە کوردەی کە ناوچە ڕەسەنەکانی خۆیان لێداگیر کراوە مافیان زەوت کراوە و لە بەردەم سیاسەتی قڕکردن و جینۆسایدان بە درێژایی مێژوو لە دامەزرانی کۆماری نوێی تورکیا لە ئەتاتورکەوە تاوەکو ئێستا بۆیە پێویستە مامەڵانە هەدەپە و کورد بە وریاوە مامەڵی لەگەڵا بکە و پێویستە لەم هەڵبژاردنەشە من جەختی لێ یەکەمەوە کورد و هەدەپە واپەیمانەتی کار و ئازادی نەبێتە قوربانی ینی بەرێکی سیاسی لە دژی بەرێکی تر چونکە هیچ یەکێک لە بەرەکان بڕوایان بە چارەسەری کوردنیە پێویستە هەر هەڵوێستێکی سیاسی و هەر جۆرە هەنگاونانێکی سیاسی لەسەر بنەمای بەرژەوەندی چارەسەرکردنی کێشەی کورد بێ لە وڵاتە کە تاوەکو ئێستا دان بە کێشەی ڕەوای کوردان ناندرێ بۆ ئەم لێدوانانە و تەسریحاتانەی ئەحمەد داود ئۆغڵۆ بە هەمان شێوەی تەسریحاتەکانی کەمال کلیجار ئۆغڵۆوە کە تەنها لە کاتی هەڵبژاردنە بە شێوەی ناڕەسمی ئەم لێدوانانەدەن و هیچ جۆرە التیزاماتێکیانی هەتا وەکو تاوەکو ئێستا کە چەند دانیشتنی شەش پارتە سیاسیەکە کراوە ئەحمەد داود ئۆغڵۆ خۆ یەکێک لەو پارتە سیاسیانە و یەکێک لەو قیادە و سەرکردە سیاسیانەی بەشداری کۆبوونەوەی لوتکە دەبێت تاوەکو ئێستا مفاتەحە و پێشنیاز و دەستپێشخەریان بۆ بەشداری هەدەپە نەکردووە کە ئەمەش لە هەمان کاتا بەڵگەیە لەسەر جێباوەڕ نەبوونی و لێدوانە تازانەی ئەحمەد داود ئۆغڵۆ و هەر پارتێکی سیاسی تر لەم تەوقیتی هەڵبژاردنەدا باشە ماوەی ئەم چەند ساڵی دواییدا گەر بە دیاریکراوی واسی بکەین واس لە 30 ساڵەکەی ڕابردووشی بێنین ماوەی چەند ساڵی دواییە ئێستا پرسی کورد چ گۆڕانکاریەکی بەسەردا هاتووە بەپێی ئەو کارانەی کە حیزبە کوردیەکان لە باکووری کوردستان کاریان بۆ کردووە بە دیاریکراوی هەدەپە ئەو چالاکیانی کە دیکات تا ئێستا لە ناو پەرلەمانی تورکیادا بە هەمان شێوە چ گۆڕانکاریەک بەسەر پرسی کووردا هاتووە و چاوەڕی چی دەکرێت؟ سەرباری ئەو جۆرە هەموو جۆرە سیاسەتانەی کە دژ بە کورد و هەدەپە گیراوتە بەر لە دوورخستنەوەی سەرۆکی شارەوانە شەرعیەکان کە لە هەڵبژاردنە بە دەنگی خەڵکی و بە شێوەیەکی دیموکراسیانە و شەرعی هەڵبژێردراون دانانی قەیومەکان لە شوێنیان و چ لە گرتنەبەری سیاسەتی قۆڵبەستکردن و زیندانیکردنی هاوسەرۆکی هەدەپە بەڕێ سەلاح دەمیرتاش و پەروین بوڵدان و هەموو ئەوانی ترەوە هەموو ئەوانە نەیتوانی کە کێشەی کورد و جوڵانەوەی ڕزگاری خوازی کورد لە تورکیا لە باکووری کوردستان بباتە دواوە بە پێچاوانەوە ئێستا زیاتر پێویستی پشتبەستن بە دەنگدەری کورد لە کاتی هەڵبژاردنەکانە لە لای پارتی دەسەڵاتداریش دەستی پێکردووە و دەرکەوتووە کە پێشتر بێمنەت بوون لە ئاسیدابەوەی نزیکبوونەوەیان لە پارتی نەتەوەپەرسی مەهەپە بۆیە لە ئێستادا لەبەرەوەی کێشەی کورد کێشەیەکی ڕەوایە و پارتی هەدەپەش پارتێکە بە شێوەیەکی شەرعی و بە ڕسمیانە نوێنەرایەتی کێشەی کوردەکە سەرباری سەرنج و تێبینی و ڕەخنە بەڵام ئەمە وای کردووە کە لەسەر ئاستی دەرەوەش کە چەند جارێک دادگای یەکێتی ئەوروپا داوای ئازادکردنی دەمیرتاشی کردووە ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە جوڵانەوەی کردوانیوێتی کە بە شێوەیەکی باش ئاراستە بکە بەڵام لە هەمان کاتە پێویستی بە پێداچوونەوەیە پێویستی بەوە هەیە بەشێک لەو هەڵە استراتیجیانی لە ڕابردوودا لە کاری سیاسیدا ئەنجامی داوە پێویستە دووبارەی نەکاتەوە بە تایبەتی لە کاتی هەڵبژاردن و پێویستە لە هەندێک هەڵگرتنەبەری هەڵوێستی سیاسی تر ورتر بن وەکو ڕابردوو نەبێت لەبەرەوە هەموو ئەوانە بە زیان شکاوەتەوە و پێویستی هەدەپە و کورد ینی بایەخی پێگەی سیاسی و استراتیجی تورکیا
لەسەر ئاستی ئیقلیمی جیهانی دەرگ پێ بکات کە ڕۆژانەوە تا دێت پێگەی بەهێزترە بێ و تورکیا یاریەکی زیرەکانە لە نێوان ئەمریکا لەلایەک و رووسیا و ئێران لەلایەکی ترەکە و پێویستە کورد ینی پەلاویشتەکانی تورکیا زیاتر بووە بۆ لیبیا بۆ ئازەربایجان بۆ هەرێمی کوردستان بۆ عێراق بۆ سووریا پێویستە هەموو ئەوانە بە هەند وەربگیرێن پەیوەندیە نێودوڵەتیەکانی و بۆ چوونیشمان وایە کە چارەسەر لەم قۆناغەمێ ژوویە بەڵێ پەیوەندی نێودەوڵەتی نییە دەبە پەیوەندی لە سەراسی نوێنەرایەتی هەیە وەکو پارتێکی سیاسی خۆتان نەزان ئەوان دەوڵەت نیە پەیوەندی نێودەوڵەت بەڵام ئەو پەیوەندیانە پێویستە بە جۆرێک بێ بە زیان بۆ خۆی نەشکێتەوە پێویستە لەگەڵ میسر لەگەڵ رووسیا بە جۆرێک بێکە بێگومان بێگومان پێویستە ئەو ڕەوەندە کوردیە گەورەی کە لە ئەوروپا هەیە هەدەفە بتوانێت زیاتر سوودی لێوەربگرێ بە ئاراستی چارەسەری کێشەی کورد و گوشارخستنە سەر تورکیا و وڵاتانی هاوپەیمانان و ئەمریکا بۆ ئەوەی تورکیا چارەسەری کێشەی کورد بە شێوکی ئاشتیانە بکەوە پێویستە لەم قۆناغە سیاسەش دەرگ بۆ بکرێت لەم قۆناغە سیاسە من ئاماژەی پێدەم کە چارەسەری کێشەی کورد تەنها لە ناوخۆی تورکیا دەبێت بە شێوەیەک بێ کە مافەنەتەواتەکانی کورد پارێزراو بێت لە دەستوردا و پێویستە دەسەڵاتدارانی تورکیاش دەرگ بۆ بکەن کە چەند گرتنەبەری چەندین ساڵ لە دامەزانی کۆماری تورکیاوە سیاسەتی جینۆساید و قڕکردن نەیتوانیەوە وجودی کورد نەتەوایەتی کورد لەسەر ئەو لەسەر خاکی خۆی و لەسەر نیشتیمانی خۆی کۆتایی پێبێنێ بۆیە کاتێەوە هاتۆ جارێکی تر دەسەڵاتدارانی تورکیا بگەڕێنەوە بۆ سەرمێزی گفتوگۆ و چارەسەری کێشەی کورد بە شێوکی ئاشیانە بکەن چونکە تورکیا ناتوانێت سەقامگیر و ئۆقرەی بەخۆی ببینێ هەتاکو کێشەی کورد لەو وڵاتە چارەسەر نەکا و ئێستاش لە هەڵبژاردن کاتێکی گرنگە کە بەدەر لە مەبەستەکانی کاتی هەڵبژاردن و قۆناغ و مەرحەلی بتوانرێ بە شێوەیەکی ڕاستەقینەدان بە کێشەی کووردا بنرێ و مافەکانی کورد مافی نەتەوایەتی و کولتوری لە ڕێگەی دەستور و پارێزراو بێ ئەو کاتە تورکیاش زیاتر تورکایەکی بەهێزترە بێ لەسەر ئاستی جیهان و ناوچەکەش. ئێستا جۆرێک لە نزیکبوونەوە یاخود استراتیژێکی کارکردنی و لۆبیکردنی تورکیا دۆغان و ئاکپارتی دەبیندێت بۆ بردنەوەی هەڵبژاردنەکان نزیکبوونەوەی باس لێوەکردنابیشر لە لیبیا لە هەرێمی کوردستانە و هەروەها لە سووریا ئیسا جۆرێک لە نزیکبوونەوەی دەبێت لە سووریا نزیکبوونەوە لە سووریا چی دەست ئەخات بۆ ئاکپارتی؟ بێگومان بۆ خۆتان نەزانن ئەو خیتابە و گوتارە سیاسەی کە ئەردۆگان بۆ هەڵبژاردن و لە ساڵی ڕابردوو شۆکاری لەسەرەکە بریتە لەلایەک دژایەتیکردنی ئۆپۆزیسیۆن دروستکردنی بربەستی دەستوری و یاسایی لە بەردەمیان بۆ شەش پارتە سیاسیەکە کە لە ماوەی پێشوو بۆ خۆتان نەزانن کاتی خۆی سکاڵای یاساییان لە ئەکرەمی مامۆغڵۆی سەرۆکی گەورە شارەوانی ئەستەمبول کردبووی کە سوکایەتی بە دامزراوەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی تورکیا کردو کە ئێستا 2 ساڵ و چەند مانگێک دادگا حکمی زیندانیکردنی بۆ دەرکردو و بێبەشکردنی لە کاری سیاسی کە هێشتا ئەوە بڕیاری کۆتایی نەچکە پێداچوونەوە تێڵچوونەوەی لە دادگای تێڵچوونەوە ماوە ئەمە لەلایەکی تریشەوە گوشارکردن لە رووسیا و داواکردن لە رووسیا بۆی بێ بە نێوەندگر لە نێوان بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ سووریا ئەمەش بە ئامانجی ئەوەیە کە یعنی مخاتبەی شەقامی نەتەوەپەرستی تورکیا بکات چکە خۆی هاوپەیمانەتیەکەی لەگەڵ پارتی نەتەوەپەرستە بۆ ئەوەی کە بیسەلمێنێ کە کۆتایی بە مەترسی بوونی قوارەیەکی سیاسی کوردی لە باکووری سووریا ئەێنێ کە لە ڕۆژاوای کوردستانە بۆ ئەوە ئەمانە وردە وەرەقێن بۆ هەڵبژاردن بۆ مخاتبەکردنی دەنگدەری خۆی شەقامی نەتەوەپەرستی تورکیا و قەومیەکانی تورکیا پەیڕەوی دەکا بەڵام ئەگەر ئاگادار بین ئەم شەو لێدوانی وەزارەتی دەرەوەی سووریا بۆەوە بوو کە ئەوان پەیوەندەکانی سووریا بەمەرجێک خۆیان لەگەڵ تورکیا سووریا و تورکیا بەمەرجێک ئاسایی ئەکەنەوە کە تورکیا کۆتایی بە داگیرکاریەکانی لە خاکی سووریا بێنێ و بوونی سەربازی خۆی لە خاکی سووریا باتە دەرەوە و لە وجودی نەمێنێ بۆیە ئەمەش جۆرێک لە پەیامی سووریا بوو بە ڕسمی بۆ تورکیا کە ئەوان پەیوەندەکان ئاسایی ناکەنەوە و دەرهێنانی وەرەقەی هەڵبژاردن و لە ژەدەستی ئۆردۆگان و هاوپەیمانەتیەکەی بۆی کە ئەوان بەشێکی پشتیان پێبەست بوو بۆ بەدەستێنانی دەنگی زیاتری هەڵبژاردن لە شەقامی تورکیایە بۆیە ئەوان لێدوانەکەیان بەو شێوەیەدا بۆیە ئەوانیش مەرجی خۆیانیانەیە کە ئەمە ڕەنگە ئاساییبوونی پەیوەندیەکانی تورکیا و سووریا لەم قۆناغە تۆزێک دژوار بێ ئەگەر مەگەر بێت و رووسیا زیاتر زەخت لە رووسیا لە سووریا بکە ووا بکات سووریا ناچار بکە پەیوەندیەکانی ئاسایی بکاتەوە لەگەڵ تورکیایە. ئەی ئێران
بێگومان ئێرانیش لەگەڵ ئەوە نییە سەردانی وەزارەتی دەرەوەی ئێران ئەم شەو لە بۆ شەوی ڕابردوو بۆ سووریا بەڵگەی لەسەرەوەی کاوانش دژی ئەو نزیک بوونەوە ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانی تورکیا و سووریان لەو ڕێگەیە کە ئەگەر بێت و وجودی سەربازی تورکیا و دەستێوەردانەکانی تورکیا لە ناو خاکی سووریا کۆتایی پێنێ ئەوان ڕەنگە ئێران لەو خاڵەیە لەگەڵ ئەو ئاساییکردنەوە بێت کە احتیوا و تەوقی وجودی قواری کوردی لەوێ بدەن کە ئەمریکا ئێستا لە ناوچەکانی حەسەکەەوە دەشێن وجودی هەیە و لەژێر پاراستنی ئەوەندایە بەڵام لە لایەکی ترەوە دژایەتی بۆ جۆرە ئاسایی بوونەوە دەرئەبڕێت چکە ئێرانیش نایەوێ هەم فراوانخوازیەکانی رووسیا زیاتر بێت لە سووریا هەم فراوانخوازیەکانی تورکیاش زیاتر بێت لە ڕابردووشدا ئێران نەیشاردێتەوە کە دژی دەستێوەردانی سەربازی تورکیای لە ناوچەکانی ڕۆژاوی کوردستان لە ناو خاکی سووریا لەبەرەوە ئێرانیەکانیش بەرژەوەندی خۆیان هەیە بۆ خۆتان ئەزانن ئەوانیش بەرژەندی ئەویان هەیە کە تورکیا دەستێوەردانی زیاتر نەکا لەبەرەوە بەشێکی زۆر ئەوان دەزانن کە تورکیا کۆمەکی هێزە چەکدارە گروپە چەکدارە و پۆزیسیۆنەکانی سووریا دەکا کە سونەن و ئەجەندا و کارنامەی سیاسیان لەگەڵ ئێراندا جیاوازە و دژی ڕژێمی سیاسی سووریا. باشە دکتۆر دیارە لەسەر ئاستێنێ و دەوڵەتیەکە زۆر باز لەوە دەکرێت لەم چەند ساڵی حکومڕانیەی و سەرۆکایەتی ئەردۆغاندا زۆر باش کاری لەسەر کرد لەسەر باشکردنی پەیوەندی دەوڵەتیەکانی کرد بەڵام لە ناوخۆی وڵاتەکەیە ئابووری بەرەو شکست جۆرێک لەنا هەمواری ڕوبەڕووی قەیران ڕووی لا وڵاتەکە کرد ینی هەڵبژاردننیش پێویستی بەوەیە کە ڕەزامەندی ناوخۆی هاوڵاتیانی بەدەست بهێنێت ینی ئابووری تا چەند کاریگەری لەسەرەوە بێت کە دەنگەکانی ئەردۆغان گۆڕانکاری بەسەردا بێت ئەک پارتی بەگشتی. لە ڕاستیدا ئەو دەست پێشخەرەی کە تورکیا بۆ ئاساییکردنەوە پەیوەندیەکانی لەگەڵ ئیمارات و لەگەڵ سعودیە و لەگەڵ میسریش کە هێشتا نەگەشتوتە کۆتایی و لەگەڵ ئیسرائیلە هەموو بەڵگەیە لەسەرەوەی کە پێشتر هەم تورکیا و هەم ئەردۆگان و ئاکپارتی لە جۆرێک لە کەنارگیری و عوزلەیەکی نێودەوڵەتی دیبلۆماسیا بوون کە ئەوانە بە زیانی تورکیا شکایەوە و سووربوونی تورکیا لەسەرکردنی سیستەمی S400 رووسی و گوێنەدان بە ئاگادارکردنەکان و ئاگایەکانی ئەمریکا و ناتۆ هەموو ئەوانە وای کرد کە تورکیا بکوێتە گۆشەیەکەوە بۆیە تورکیا بۆ تێپەڕاندن و شکاندنی ئەو تەوقدانەی کە دیبلۆماسی کە خۆی بەسەر خۆیان نابوو پەیوەندیەکانی وردە و ڕۆژانە لە ماوەی ڕابردوو لەگەڵ وڵاتانە ئاسایی کردەوە و لە ئێستاشدا لەسەر ئاسی ناوخۆ تاوەکو دێت ئابووری تورکیا لە ڕووی بەرزبوونی ڕێژەی بێکاری هەڵاوسان وهروە دابەزینی بەهای لیرە ڕۆژانە زیاترە و بیرمان نەچێکە بەهۆی پێداگری دەسەڵاتدارانی تورکیا لەسەرکردنی سیستەمی S400 رووسی وە کۆمەڵێک کێشە و قەزایی تر لەلایەن ئەمریکاوە بەشێک لە کەسایەتی و بازرگانەکان و کۆمپانیەکانی تورکیا ڕۆژانەوە خود ناوە بەناوە ماوە بەماوە دەخێنە لیستی ڕەشەوە خو سزا دەدرێن ئەمە وا دەکات کە وردە پێوە هەروە خراپی وردە ڕەوشی ئابووری لە تورکیا وای کردووە کە ڕەنگە کاریگەریە بێ لەسەر ڕێژەی دەنگەکانی ئاکپارتی کە ئەگەر تێبینی بکەن بە گۆرێن دێک لە ڕاپرسیەکان بەرەوکەم بوونەوەچێ بەڵام ئەگەر لامان کاتیشا ئەگەر ئەمە وەکو گریمانەیەک وابێ ئەو هەموو پەلاویشتانە سەربازیانەی تورکیا بۆ لیبیا بۆ ئازەربایجان بۆ هەرێمی کوردستان بۆ عێراق بۆ سووریا پەیوەندی بەچیەوە ئێمە بڕامان وایە کە تورکیا لەسەر ئاسی نێودەوڵەتی هەم ئەمریکا خۆشی داعمی دەکا وهروە لەسەر ئاسی ناوچەیش قەتەر وڵاتێکە کە داعمێکی یەکجار گەورەی دارایی تورکیا دەکا و هاوکو جۆرێک لە هاوپەیمان وایە بۆیە ئەم هەڵبژاردنێکی گرنگ دەبێت لە ڕووی ئەوەی کە هەر جۆرە خراپبوونێک و دژوارتربوونێکی دۆخی ئابووری لەسەر ئاسی ناوخۆی تورکیا کاریگەری لەسەر ڕێژەی دەنگەکانی ئاکپارتی و ئەردۆگان دەبێت و هەندێک ڕێوشێنیش باز دەکرێت کە موچە هاوڵاتیان و موچە خۆرانی تورکیا بەرسر کراوەتەوە بە ڕێژەیە کە بڕیاری لەسەر دراوە ئەماموو بۆ ئەوەیە کە کاریگەری لەسەر دەنگی دەنگدەران هەبێت لە هەڵبژاردنەکانی هاوینی ئەمساڵ کە بڕیارە ئەنجام بدرێت لێ خۆشبن بۆ زیندانیان و ئەو کەسانەی کە نیگەرانیان هەبووە لە ڕابردوو جۆرێک لە نزیک بوونەوەش بە هەمان شەوە دکتۆر لەگەڵ ئەوانە بێگومان و ڕەنگە تا نزیکی وادەی هەڵبژاردنیش ببینەوە ڕێوشێنی زیاتر بگیرێتە بەر لەبەرەوەی ئاکپارتی و ئەردۆگان خۆیان پارتی فەرمانڕاوا و کەسایەتی سەرۆکۆماری تورکیا هەموو ڕێوشێنانە ڕەنگە بەرنامەی دیراسە بەکراو بێ لە ناو پارتە سیاسیەکە و پەیمانەتەکە بۆ ئەوەی بتوانن لە هەڵبژاردننی سەرۆکایەتی هاوینی ئەم ساڵا زۆرینەی دەنگەکان بەدەست بێن و خۆیان بتوان جارێکیکە سەرۆکایەتی تورکیا بگرنەوە دەست.
بەڕێز دکتۆر سەلام عەبدولکەریم مامۆستای زانکۆ شارەزار لە کاروبار و سیاسەتی تورکیا زۆر سپاس بۆ ئامادەبوونت و هەروەها بەڕێز زیاد جەیلان هاوسەرۆکی هەدەپە لە ئامەدەوە ڕاستەخۆ میوانمان بوو بەڵام دیارە وێنەکەی کێشێکی بۆ دروست بوو زوو ماڵاوی لێکردین دووبارە سپاس بۆ ئەویش سپاس بۆ میوانەکان ماندوو نەبن خۆشەویستان سپاس بۆ ئەویش کاتای سەر بینێتمان.